دوای ئەو شەپۆلە بەلێشاوی کۆچبەران کە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە بۆتە هۆی بارگرانیی زۆر بۆ سەرشانی حکوومەتەکانی وڵاتانی سەر بە یەکێتی ئەوروپا. لەو چوارچێوەیەشدا وڵاتانی ئەوروپا بودجەیەکی زۆریان بۆ هاوکاریکردنی پەنابەران تەرخان کردووە، بەڵام لە ئێستادا بەهۆی زۆربوونی ڕێژەی پەنابەران چیتر وڵاتانی ئەوروپا ناتوانن لەسەر بودجەی وڵاتەکانیان هاوکاری دارایی پێشکەش بە پەنابەران بکەن. لەو بارەوە حکوومەتی نەمسا داوای لە کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا کرد بڕی 670 ملیۆن دلار وەک هاوکاری بە مەبەستی خەرجیەکانی پەنابەران بداتە وڵاتەکەی. حکوومەتی نەمسا ئاماژەی بەوەش داوە نەمسا ساڵانە بودجەی تەرخانکراو بۆ 35,000 پەنابەر بە بڕی 11,000 یۆرۆ دابین دەکات، بەڵام بە تەنها لە ساڵی 2015دا زیاد لە 90,000 پەنابەر ڕویان لە نەمسا کردووە. لەلایەکی ترەوە لە هەمان کادا و بارگرانیەی ڕوبەری وڵاتانی ئەوروپا بۆتەوە وای لە وڵاتانە کردووە بیر لە داخستنی سنوورەکانیان بکەنەوە بەڕووی کۆچبەراندا، بەڵام هەندێک لە وڵاتانی ئەوروپا ڕەخنەی تون لەو بڕیانانە دەگرن و ڕای دەگەێنن کەوا داخستنی سنوورەکان کاریشی بێ بنەمایە. لەو ڕۆژەوە ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا پێی وایە داخستنی سنوورەکان لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا کارێکی خراپە، بەڵکو دەبێت سنووری وڵاتانی دەرەوەی یەکێتی ئەوروپا دابخرێن. لە میانی لێدوانی هەفتانەیدا ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا ڕایگەیاند بۆ ئەوەی خۆشگوزارانیەکانی ناو یەکێتیەکە و جوڵەی بازاری نێوخۆییان نەشێوێت دەبێت سنوورەکانی نێوان وڵاتانی ئەوروپا دانەخرێن. سەبارەت بە گەیشتنی هەزاران کۆچبەر لە تورکیاوە بۆ یۆناان کە بە ڕێگەی دەریای ئیجا گەیشتونەتەوە وڵاتانە، مێرکل وتی پاراستنی سنوورەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی باش بەڕێوە ناچێت، لەبەرەوە لەو ڕۆوە دەبێت لەگەڵ حکوومەتی تورکیا بگەنە ڕێگە چارەیەکی هاو باش.